کە باس لە دەرخستنی یاخود توانای هەستکردن بە ئەو بەهرەیە ئەکەن کە لە خوجی مناڵەکانی خۆمانە هەیە. باسیش لەوە ئەکەن کە ئەگەر تۆ هەر لە مناڵی و هەستە کرد کە مناڵەکەت بەهرەیەکی تێدایە چۆنچۆنی بە باشی لەلایەن دایکان و باوکانەوە مامەڵە لەگەڵ ئەو بەهرەی مناڵە بکرێت کە تێدایە. باز لەوە ئەکەن کە لە چ تەمەنێکە درک بە بەهرەی مناڵ ئەکرێ. پێویستەکە چۆنچۆنی تۆ مامەڵە بکەی لەگەڵ ئەو مناڵە و بیدوێنی تاواکو هەست بکەی کە بزانی چ بەهرەیەکی تایە. لەسەر تەواوی ئەم بابەتانە گفتوگویەکی چڕوپڕ ئەکەین بە میوانداری بەڕێز بێستون ڕەحیم کە بەڕێزیان ڕاهێنەری گەشەپێدانی مرۆین ئێستا لەگەڵمان ئامادەیە کاک بێستون ئەم کاتت باش بەخێر بێ سەرچاوان. بەخێر بێ سەرچاوان. کاک بێستون با سەرەتا دەستپێکی پرسیارەکان لەوە دەست پێ بکەین کە لە چ تەمەنێکایتر دایک و باوک ئەو مناڵی کە هەیەی هەست بەوە ئەکا کە بەهرەیەکی تایبەتی تایە، یعنی تەمەنەکە دیاری کراوە بۆ ئەوە یاخود ئەماکەوێتەوە سەر خودی ئەو مامەڵەی کە دایک و باوک لەگەڵ مناڵەکە ئایکەن. زۆر سپاس. طبعا دایک و باوک بوون بە دایک و باوک کەوا ئەرکیشی ئاسان نییە، کارێکی ئاسان و خستنەوەینەوە ئاسان نییە. بۆیە دایک و باوک کۆمەڵ ئەرکی گەوریان لەسەر شانێ مەگە لێوە دەست پێ بکەین بۆچی ئەمە مناڵانە بناسینەوە گرنگەکەی چییە؟ چونکە مناڵانی بەهرەمەند جیاوازترن، خاوەن ژیریشی جیاوازترن و تەمەنی ژیریان دایم پێشی تەمەنی زەمانیانەکەوێت، تەمەنی کاتیانەکەوێت. بۆیە ئێمە منداڵ کە لە دایکە بێت هەندێک لە منداڵەکان خۆی بەهرەی تایبەتیان لەگەڵایە، بەهرەمەند ئەمە پێڵێن بۆ ماوەیی بۆیان ئەگوازێتەوە، بەڵام بەشێکیش لە مناڵە بەهرەمەندەکان پەیوەندی بۆ ژینگە و بارودۆخەوەیە کە تێیدا پەروەردە ئەبن. هەنی ئەم جیاوازیەمان هەیە. بۆیە ئێمە دەکرێت دایک و باوکان هەر لە سەرتایی تەمەنی مناڵەکانەوە ئەو ئەرکوبەر پرسیارەتێ گرنگی کە لەسەر شانیانە تەواو ڕەچاوی بکەن بۆی کە منداڵەکانیان جیاوازی کەسێتی منداڵەکانیان بزانن کە ئەم منداڵانە بەهرەمەند نییە بەهرەمەند نین یاخۆ جۆری کەسێتەکەیان چۆنە. زۆر باشە. زۆر کات ئێمە هەندێک مناڵ هەیە کە بەڕاستی لە ناو خێزانەوە کە ئەڵێن لە ڕێگەی دایبا بۆ ینی لە ڕێگەی دایک و باوشانەوە هەست دەکرێت بەوەی کە بەهرەکانی خۆی لە چابینێتەوە بە تایبەتی لەوانەیەمە زۆر جار لای دایک ڕێکدانەوەی زیاتر بێت چونکە بەرکەوتنی زیاتری هەیە. چ کاتێک هەستکەین کە مناڵێکمان بەهرەیەکی تایە ئەم بەهرەیە سەرکوت نەکەین بۆی کە مناڵە هارە سوکەوتی جوڵەی زۆرە یاخود بە شێوەشێوەکان مامەڵی لەگەڵاکەین ئەم منداڵە دوورکەوێتەوە لەو بەهرێ. ئێمە پێویستە هەموو دایەبا بێ و شەریکی تەواوی هەبێت لەسەر پەروەردە پێگەیاندن بۆ ئەوی مامەڵێکی تەندروست بکات لەگەڵ مناڵەکانیان. چونکە ئەگەر تۆ ئاسی و شاریت بەرز نەبێت، ئەگەر تۆ بوونە زانیاری تاو لەسەر کەسێتی منداڵ و شێوازی پەروەردەکەی نەبێت، تۆ ناتوانیت مناڵە بەهرەمەندەکان یاخود شێوازی کەسێتی منداڵەکان لێک جیاکەیتەوە. بەتایبەتیش وەکو بەڕێز ئاماژت پێ دایکان زیاتر بەرکەوتیان زیاتر لەگەڵ مناڵەکانیانە. بۆیە لەم کاتێک کە ئەو مناڵانی کە ئەتوانین بڵین سیفاتەکانی مناڵە بەهرەمەندەکان چین بۆ بیان ناسینە پێشوەخت پێشەوەی شێوازی مامەڵەکە قەراردین لەسەر چی. ئەم مناڵانە خاوەن بۆ نەزیرێکی تاون، جوڵیان زۆرە، ئاسی بیرکردنەوە فراوانە، بڕیاردەرێکی تاون لە شوێنەکانە و ینی سروشتیان لەگەڵ سروشتی مناڵی کایان جیاوازە. بۆیە کاتێک تۆ هەست بەمە کرد پێویست بە هوشیارێکی زیاترە دایە بابەکەت لەسەر خوێندن و لەسەر مناڵەکە. دەکرێت ئەم دایە بابە خۆی خوێندنەوەی بۆ بکات، بەشداری خول و شێوازە پێگەیاندنەکان بکات یاخود لەلایەن کەسێکی توێژەری کۆمەڵایەتیان دەرونیەوە سەرپەرشتی بکات یاخود ڕایژ پێ بکات. بۆی ئەم منداڵانە پێویستی بە فەزایەک یاخود ژینگەیەکی لەباری گونجاوەیە تاوەکو بتوان مامەڵێکی تەندروستتر جیاوازتر لەگەڵ ئەم جۆرە مناڵانەیە بکرێت. چونکە ئەمان سنووری چالاکیەکانیان زیاترە، لێ ئاستی خەویان کەمتر بێت ومە کەمتر ئەخەون، جوڵیان زیاترە، بڕیار زیاترە دەن، ئیرادەیان بەهێزترە. جۆرێک لە ناسروشتی ترن لەگە مناڵیکەیە. ناسروشتی بۆ مانایی کەوا جیاوازترن. لە چ تەمەنێکەوە هەست بەمە ئەکرێت؟ دایک و باوک کەی درک بەمە ئەکا؟ ینی لە تەمەنی زۆر مناڵیەوە دایک و باوک هەستی پێ ئەکا کە مناڵەکە بۆ شازێ؟ مناڵ هەیە لە تەمەنی 2 ساڵیەوە بەتایبەتی ئەو بەهرەمەندی تەواون زۆر عەبقەریەکان، چونکە ئەم مناڵان خاوەن جیاوازی تەواوی کەسێتین. لە تەمەنی 2 ساڵەوە جار وای دەرەکەوێت تا 5 ساڵی بە تەواو تێستی پێکرێت. چونکە دایە بابەکان کە ئاستی و شاریان بەرزە ئەنێ ئەدینێت ئەگەر یەکەم مناڵیان چەند ژمارە ڕزبەندی مناڵەکانی دووەم و سێمی شابێت ئەبینێت ئەم مناڵە کەسێتێکی جیاواز لەگەڵ مناڵەکانی کەیە، توانای زیاترە، توانای بیرکردنەوەی زیاتر، خەڵی زیاتر یاخود خەوی کەمتریان چالاکی زیاترە یان پرسیاری زیاترە. زۆر کات مناڵەکان ئێمە لە ڕێگەی پرسیارەکانیانەوە ئەزانین کە خاوەن بەهرێکی تایبەتیان هەیە. بۆیە دەبێت دایک و باوک ئاستی و شیاری زۆر بەرز بێت بۆی هەست و بیرکردنەوەی مناڵ تێرکات، چونکە خێزان کۆمەڵێک ئەرکی لەسەر شانە، ومن ئەرکی فیسیۆلۆژیمانەیە، ئەرکی دەرونی کۆمەڵایەتیمانەیە، ئەرکی پەیوەندی کۆمەڵایەتەکانمان، ئەمانە کۆمەڵ شتانێک کە لەسەر دایک و باوکن.
پێویستە لێرە زانیاریان هەبێ بۆی ئەم مناڵە بەهرەمەندانە جیاوازترن لە پەیوەندیەکانە. باش کاتە هەڵسوکەوتێک یاخود مامەڵەیەکی تایبەت هەیە کە دایک و باوک هەر لە مناڵیەوە لەگەڵ مناڵەکە لە تەمەنی 2 ساڵیەوە ئاماژەت پێکردتە هەنێ جارەگەر زۆر بەهرەمەند بێ لە 2 ساڵیەوە دەرکی پێکرێ. مامەڵەیەکی جاری کراو هەیە کە دایک و باوک بە شێوازێک لەگەڵ مناڵەکە بکە کە بۆ ئەوەی درکی پێ بکە ئەگەر بەهرەیەکی هەبێ شاراوە بێ لە مناڵەکە کۆمەڵێک زمینەی بۆ ڕێک بخە یاخود کۆمەڵێک بابەت بخاتە بەردەستی مناڵەکەی تاوەکو ئەم هەست بەوە بکە مناڵەکەی بەهرەمەندە. بەتاکید وەکی سا ئاماژەشم پێدا بۆ ناسینەوەی سیفەتەکانێتی بۆ تۆ بێت واو کە بوون ئاسی شاری بەرز بێت تێگەیشتنی بۆ مناڵەکە یەکێک لەوانە بۆ منە چالاکی زۆرە مناڵ ئەو مناڵانی کە بوومە بەهرەمەندی تاون خەویان کەمە بیرکردنەوەیان زۆرە خەیاڵیان زۆرە یان بۆ منە پرسیار زۆرەکەن بەتابەت مناڵ لە تەمەنی سەرەتێ دایک و باوک چی بخاتە بەردەمی مناڵەکەی بۆی هەستی پێ بکە یعنی ڕەنگە هەنێ جار دایک و باوک زۆر گلەی هەبێ بڵێ یعنی ئەم بابەتەمان زۆر بیستۆ دوو مناڵکە هاوتەمەنی یەکەن یەکێکیان کە لەگەڵ هاوڕەیەکیانێک کە بینێ مناڵەکەی هاوتەمەنی ئەوە بەردەوام باز لەوە کە ئەڵێ مناڵەکەی من جوڵەی زۆرە ڕەنگە ئەوی تر لە بەرامبەرا بڵێ مناڵەکەی من کەمێک جوڵەی کەمترە قسەی کەمترە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دایک و باوک خۆی پێویستە کە کۆمەڵێک شت بخاتە بەردەمی مناڵەکەی بجوڵێنە بۆ ئەوی بزانێکە چ بەهرەیەک لە مناڵەکەیدا هەیە. خۆی یەک شتێ زۆر مهمە بۆ مناڵ ژینگەیکی فراوانی پێ بدەیت ژینگەیکی فران بۆ مانایی بۆ منە شێواز یاریکردن لەگەڵا برنە دەرەوە ئەو شتانی کە منداڵ ڕوحی تێرەکات بە تایبەتی لە مەسەلەی یاریکردنە ئەمە جۆرێکە لە اکتشافیان لە کەشفکردنی بارەکانی بۆ ئەوەی کە ئیرادەی تەواو هەبێت بتوانێت کەوا منداڵک خۆی ببینێتەوە لە جۆرێک لە وەرشە شانۆیە وێنە کێشانە خوێندنەوەیە یعنی ئەو فەزایە ئەو ژینگەی بۆ بڕەخسێنێت کە مناڵەکە ئیرادەی خۆی تیا بدۆزێتەوە حەز و هەستەکانی تیا بدۆزێتەوە چونکە ئەگەر ئەم ژینگەیمان بۆ نەڕەخسەن ئەگەر چەندێ مناڵەکە بەهرەمەند بێت مناڵەکە شکست خواردووە بێت لە حاڵتێک ئەگەر بەهرەمەند بێ مناڵەکە ئەو پێویستی بە ژینگەیکی کراوەتر هەیە بۆی کە خۆی تیا بدۆزێتەوە خۆی تیا بسەلمێنێ ژینگەکەی بۆ داخی بە پێچوانە مناڵەکە نەک بارەکەی لە ناوچە بەڵکو بێتە مناڵێکی نێگەتیڤ ئەنی بۆ لەبەری مناڵێکی طبیعی پێویستی بۆ ژینگە زۆر فراوانە نەبێت لەوانەیەک تاوەکو شتەکانی تیا بسەلمێنێت بەڵام ئەم مناڵە بەهرەمەندانە زۆر زیاتر پێویستیان بۆ ژینگەیە بەڵام کاک بێسوود زۆر کات هۆکارەکە گەڕێتەوە سەر خێزان یعنی ئەم مناڵە هەست دەکەین جارێ چاوەڕێ ناکەین بزانین چ بەهرێکی دیە هەر لە سەرەتای مناڵیەوە کە یەکترە کوێتە تەمەنی ئەوەی ببینە حەزانە یاخود ڕەوزە یەکسەر ڕاستەخۆ ڕوبەڕووی کۆمەڵە شوێنێکەکەینەوە کە لەوانەیە لەگەڵ مناڵیان نەگونجێ یعنی ئەڵێ بۆ نمونە کەسێک چاوی مناڵەکەی بردووەتە شوێنێک زمانێکی جیاوازە بەڵام ئەم مناڵە هیچ لەگەڵەوەیان ناگونجێ ئایا ئەمە ڕێگەیەکی تەندروستە یاخود چاوەڕێکین بزانین مناڵەکەمان چ هەڵس و کەوتێک و چ ڕنگدانەوەیکی هەیە لەگەڵ ئەو بەهرەیە کە هەیەی من بەس ئەو ناڵەمانی بۆ منە دایک و باوک بەرپرسیارەتیشی گەورەیە لە چیە لەوەی کە تۆ ژیندا ئەن تۆ لە ماڵەکەیە ژینگەیەکی فراوانی بۆ بەڕەخسێنی هەنی کە بۆ منە کاتێک کۆمەڵی یاری خیتە بەرەسی بۆ مناڵ سەبەم یاری بۆ من لە عابەمانەیە لممانەیە کۆمەڵی میکانیکانمانە لێرەیە مناڵەکە دەرەکەوێت بە حەزی بە چیە تەرکیزی زۆریان نە ئەو مناڵانی کە بەهرەمەند بۆمە تەرکیزێکی تەواویانەیە حەزیان لە ڕێخستنی شتەکانە با بڵێن لێرە تۆ بۆ منە متابعەکەیت چون بۆ مناڵی خۆتەکەی بزانین ئەم مناڵە تا چەند ناڵی بەهرەمەندە لە چیە توانەکانی تو ئەیبینیتەوە نەکو جۆرێ لەوەی کە تۆڵی جۆری لە سەپاندنی خودی خۆتە بەسەرەوە ڕاستە چونکە ئەوە تێکشکانی ئیرادی مناڵە ئەنی لە حاڵی ئەو کە دوو نەزانیت لە کاتێک ئەم مناڵی تو تەرکیز زۆریان جۆرێ لە بەهری لە وێنە کێشانایە بە نمونیان لە وەرشیان لە شتێک ئەو کات دوای ئەو تۆ گرنگی بە بەهرەکانی بدەیت دوای دۆزینەوەکەی اینجا گرنگی پێ بدەیت چونکە ئەگەر مناڵە گرنگی بڵێن بەهری وێنە کێشانی نەبێت تۆ بە زۆر ئەتەوێ بکەیتە وێنە کێش ئەمە تێکشکانی بەهرێکی کێتی کوشتنی بەهری یەکەمێتی تاوەکو بارێکی تیا دروستکەیت ئەم حەزی بۆ بەهرێ نییە تێشی نییە ڕاتەمە ڕێگایشی ناتەندروستە تۆ ناتوانیت ینی ئەوەی کە تۆ بێت چاوەڕێکی باریک خۆ دۆزیەوە ئەو کات گرنگجی گەشە بە بارەکەی ئەو دەیت ئێمە هەمیشە بە دوایەوە هۆکارانەیە کە ڕێنکە زیانی هەیە بۆ مناڵ ئێستا بارودۆخەکە بە شێوەیەک باوکەکەش و دایکەکەش هەردووچی کاریان هەیە لە دام و دەستگایەکە یاخود لە شوێنێکە کارەکەن ئەم مناڵە لە هەشتی بەیانی و ئەیبەنە تاوەکو 2-3 نیۆڕۆ لە ڕەوزەیەکە لە حەزانەیەەکە دواتر کێتەوە مناڵە ئەمەنە مانوو یەکسەر ئەخەوێت ئەنجایتر دواشتریش کاتێ نییە بۆی کە تێکەڵبی بە مناڵە ئەم دوورکەوتنەوەی دایک و باوک زیان ناگەێنێ بە هۆگربوون و بە دەرخستنی ئەو توانانەی کە مناڵ هەیەی کە بۆ دایکەکەیان بۆ باوکەکە دەریخات بەتاکید زیانێکی زۆری هەیە چونکە تۆ ئەگەر کاتە نەبێ بۆ خێزانەکەت منەمە ڕێی منە ئەگەر کاتە نەبێ بۆ مناڵ پەروەردەکردن مناڵ دروست مەکە مە بە دایک و باوک ئەگەر کاتە نییە چونکە دووش ئەبێ هەموو تاجێک ژیانی خۆی تەنزیم کە ڕێک بخاتەوە کاتەکانی
کاتی کارتە بێت کاتی ماڵەوە بێت کاتی پەروەردەکردنی مناڵتە بێت کاتی هاوڕێ و پەیوەندی کۆمەڵایەتی دەبێت چونکە ناکرێت بەستۆ کار بکەیت ئینسانێکی وەک ئالەتی کار بکەیت چونکە ئەگەر دایک و باوکی مەسئولیەتێکیان لەسەرەکە مناڵی پەروەردەکەن ناتوانێت کاتی ببەخشم پێم وایە نەبێت دایک و باوک باشترە چونکە ئەم مناڵە ئەگە بە بەردەوامی خەریکی ئایپا دەبێت یاخود کۆمەڵشی لە ژنگەیەکی دەرەوە وەرەگرێت بۆیە ڕۆڵی دایک و باوک لێرە زۆر لاوازە بێت ناتوانێت ئەو ئەزمونەی خۆی بگوازێت ئەو خۆشەویستیە چونکە دایک و باوک بوون تەنها بەرپرسیارەتی نیە بەڵکو پێویستە گەشە بەلانی ڕۆحی و دەرونی و کۆمەڵایەتی و فیسیۆلۆژی مناڵ بدرێت ئەمە چی ئەتوانێت پێی بەخشێت تەنها دایک و باوک ئەتوانێت پێی بەخشێت ڕاست ئەگەر تۆ چەندێک لە ڕەوزەیەکی پێرفێکت و باشا بێت جێگاکەت بەڵام تۆ پێویستی بە هاوکاری ڕۆحی باوک و دایکە پێویستی بە لە باوەشگرنە پێویستی بە پێبەخشینی شتە پێویستی بە فێرکردنی شتە ئەمانە کۆمەڵشتن تەنها لە دایک و باوک وەکو مەزدەری یەکەم وەکو سەرچاوی یەکەم مناڵ لە دایک و باوکەوە وەرەگرێت کاتی نەبێت ئەم مناڵە زۆرێک لە شپرزەی لە ناکیان دوورسە بێت ڕێگای سەرچاوەکانی لێ بزرێ بێت سەرچاوی معریفەکانی بۆیە پێویستی ئەم دایک و باوک کاتی تەواو لە شەوای ئەگەر بە سەعاتێکە بارچنەکە بۆی تەرخانکەن بێگومانوە ناوەندەکانی خوێندن چەندە کاریگەرن لەم نێوەندا بۆ مناڵێک ئەگەر بەهرەیەکی تایبەتی هەبێ لەوەی کە ئەگەر هاتوو بەهرەکەی لەلایەن دایک و باوکیەوە نەدۆزرابووەوە ناوەندەکانی خوێندن بە شێوازێک لە شێوازەکان کار بکەن لەسەر ئەو مناڵە تاوەکو بەهرەکەی خۆی بدۆزێتەوە یاخود برەو بەو بەهرەیە بدا کەتیایەتی و بە هەمان شێوە ئەگەر هاتوو دایک و باوکان بەهرەکەشیان لە مناڵەکانە دۆزی بووەوە چەندە ئەوان گرنگە کە بە هەمان شێوەیە دایک و باوکەکە گرنگی بە بەهرەی مناڵەکە بدەن بۆی گەشە بکانەوەکو بەهرەکەی تێدا بمرێ ئەمە چەند گرنگە لەسەر ناوەندەکانی خوێندن پەیڕەوی بکەن ئێمە جگە لە ناوەندی خێزانی ژنگی خێزانی شوێنی دووەممان لایەنی قوتابخانەکانە ڕۆزە قوتابخانەکانە بۆ ئەوانی کە ئەو مامۆستان پەروەردەیاری مناڵەکانمانن چونکە کەسی دووەمن بۆ ئەوی کە مناڵەکان پەروەردەکەن ڕۆڵی دایک و باوکێکە بنین لەو جێگای بۆیە بە هەمان شێوە دایک و باوک چۆن ئەو ڕۆڵانەیە مامۆستاکان لە قوتابخانەکان هەمان ڕۆڵیان هەبێت ئەبێ مامۆستای وشیار مامۆستا بندەدەوراتی زۆر باشە بینی بێت لەوەی بەتابەت لە قوتابخانە سەرەتاییەکانە کە ڕۆڵی سەرێکی ترە بینن کە بتوانن ڕەچاوی بارودۆخی ئەو مناڵانە بکەن ئەو مناڵانی کە ئاسی ژیریان زۆر بەرزە ئەو مناڵانی کە ئاسی ژیریان لاوازە ئەو مناڵانشی کە وەسەتن بۆ من دایمە بێتە سنیفاتی چیان نەبێ بۆی کە ئەم مناڵە ئاسی ژیرەکەی چۆنە لێرە کە دۆزرایەوە پێویستە دایک و باوکیش بە شێوەیەکی سەرەکی بە هەمیشەی سەردانی قوتابخانەکان و خوێندنگاکان بکەن کە مناڵەکەی من بۆ منە کێشەی زمانی هیان نیە ئاسی زیرێکی بەرزەیانە توانای ڕێخستنی ئاوایە توانای خوێندنیانی لێپرسینەوەی بەردەوام لەگە قوتابخانەکانە واتە بوونی کۆنتاکتێکی تاو لە بینی ژنگەی خێزانی ژنگەی قوتابخانە زۆر زەڕورە بۆی ئێمە لێرەدا پێی بڵێ مناڵەکەی من بەهرەمەندە لە بواری ئەمەیە پێی بڵێ مناڵەکەی من لاوازە لە بواری ئەمەیە بە ئیداری قوتابخانەکە تێبگەێنم یاخۆ ڕەنگە هەنێ جار دایک و باوکەکە خۆی نەیدۆزی بێتەوە بەهرەکەی مناڵەکەی چییە لە ڕێگەی قوتابخانەکەیەوە ئەگەر ئەوان کاری زۆرتر لەسەر بەهرەی مناڵەکە بکەن ئەگەر سەردانی قوتابخانەکە بکە بۆ شێوازە بیدۆزێتەوە ئێمە شتێکەیە بۆ منە مناڵم ئەگەر لار جێگایەک بێت ئەو کەسی هەر کارێکە مامۆستایە یاخود دایک و باوکە ئەگەر کەسی وشیار بێت ئەبێتە ڕێنشاندەری کۆمەڵگا ڕزگارکردنی کۆمەڵی تاک دروستکەری کۆمەڵی خەڵکی سەرکەوتوو چونکە بەتایبەتی لەو ژنگانەی کەوا خەڵکی بارەمەندەکان لە ناوەچن دەبین وڵاتەکە بەردەواڵات چونکە داهاتوو هەر وڵاتێک هەر جێگایەک هەر شارێک پەیوەستە بە خەڵکە بارەمەندەکەەوە پەیوەستە بە خەڵکە بارەمەندەکە چونکە پێویست ئێمە گەشە بە بەهری ئەو کەسانە بدەین چونکە ئەمانە مەزدەر و داهاتووی ئەو وڵاتەن بۆی ئەبێ تەواو بە ژنگە خێزانی قوتابخانەکان کار لەسەر بارەمەندی بکە بیدۆزینەوە گرنگی پێ بدەین وەژنگەیکی لەباری بۆ بەڕەخسێن وە گەشەی پێ بدەین و لە هەمان کات ئەو مناڵانە نابێ مقارنە بکرێن بە مناڵەکە ئەبێ بۆ تەرجیعکرێن هەمیشە لەسەر ئەو باریکەیانە ئەم درەنگە خەوێ مناڵەکە کە درەنگە خەوێ بۆ منە تەرکیزی زۆری حەزی بەڕێخستن تو نابێ مقارنەیەکی بە مناڵێ بڵێ بۆ مناڵەکەیان براکەیان دراوسەکە تۆ لە تو هەموو شوێ سعاتی داخەوێ ئەم باریکی تایبەتیان شەواڵەسێ بۆم بیرەکات یان شعرە نووسیان ئەماکەیان شتێک کات تۆ نابێت لێرە جۆرە لە مقارنەیەک لە وڵانی کە دایک و باوکانێکن زۆربەی دەرووناسان و کۆمەڵناسان تەئکیدی لەسەرەکەن کە نابێت مقارنی مناڵی خۆت بە مناڵێکی بکەیت لەوانەیە باریکی تایبەتی بێت باسێکی هەماهەنگی بکەیت وەکو هاوکار مەژین باسی سیستەمی خوێندنی کرد ئەوەی کە چەند سوود بە مناڵەکەێنێ زۆر کات لەوانێت دایکەکە درک بە کۆمەڵێک لە بەهرەکە نەکە مامۆستاکەی درچی پێ بۆ نمونە هەماهەنگیەکە بێت لە نێوان خێزان و خوێندنە مامۆستاکە پەیوەندیەکیە بێ لەگەڵ دایک و باوکە مناڵەیە کە بەهرێکی تایە ئەم بەهرەیە لە مناڵەیە مەکوژن ئێوەش زیاتر گرنگی پێبن ئەمە تا چەند واکە کە مناڵەکانمان بتوانن بە ئازادی ترن کارەکانی خۆیان و بەهرەکانی خۆیان بخەنە ڕوو بەتەکید ئەو
پەیوەندیکی تەندروستە پەیوەندیکی زۆر باشە بۆ یاڵم ینی پێویستی دایک و باوکان و مامۆستاکان پەیوەندیکی باشیانە بێت چونکە ئەگەر بێت و ئێمە پێم وت ئەو ژنگەیەکی فراوانی لەبار و گونجاو بۆ مناڵانە بڕەخسێت ناڵکی سەرکەوتو بن بە تەواوی لە داهاتووی کۆمەلگایە کەسێکی کاریگەرە بن چونکە ئێمە تاکمان زۆرە ئێمە پێویستمان بە تاکی کاریگەرە لە ژیان مناڵ لەوانەیە چەند ناڵێکمانێ چەند برا خوشکێکمانێ بیان کۆمەڵێک تاکمانێ لە کۆمەلگایە هەمووی ئەژین جۆرە ڕۆڵان هەیە بەڵام چێ گرنگترین کەسە چێ ڕۆڵی سەرکردەیەکە بینێت چێ ڕۆڵی ڕێخستنێکە بینێت بۆیە لێرە ئێمە ئەگەر بمانێ مناڵێکی بەهرەمەند بمانێ مناڵێکی کاریگەر دروستکەین لە داهاتووە پێویستە کۆنتاکتای تەواو هەبێت لە بینی دایک و باوکە مامۆستاکان ئێمە مامۆستا هەند لە قوتابخانەکان من لێرە دەستخۆشیان لێکم کە مناڵەکانی خۆم لەوێن کە ئاماژە بە چیەکەن بۆ نەینانێ دەفتەری تاوانێ بۆ دایک و باوکان دایە با هەموو ئەو تێبینیانی لەسەر مناڵەکەتای هەفتانە ئەینووسن بەجددی من خۆشم بە بەردەوامی تێبینیەکانی خۆم لە ماڵە بۆ مناڵەکەم چی ئەینووسم و ئەوش بە هەمانشی بۆ مناڵەکەی منێ نووسی و بۆ مناڵەکانی کەشێ نووسێت بۆ ئەمەوە لێکات تۆ بزانی مناڵەکەت هەفتانە چۆنە لە قوتابخانە نەک تەنها بۆ خوێندن بۆ دەرسەکانی چۆنە بۆی کە بەهرەکانی چین هەڵسوکەوتی چۆنە ئەنجە ئەم کۆنتاکتە زۆرە وا لێکە من هەمیشە ئاگاداری مناڵەکانی خۆم بم ئەوش هەمیشە تێبینیەکان بۆ منە نووسێن نۆتەکانە نووسێت پەیوەندێکی باش دروستە باشە من وەڵام دەمەوە ئەو شتی بۆ منە نووسی من وەڵام دەمەوە ئەمە چێکە دوا لێکات من ئەم مناڵە جۆرە لە ژنگەیەکی ئازاد و لە ڕێخستنێک لە بینی هەردووکمانە پەیوەندیکی تەندروست دروستە بێت مناڵێکی سەرکەوتو دروستە بێت لە نەتیجەیە بەدڵنیاییەوە ئەمە جێگای دەستخۆشی بۆ قوتابخانانە بەڵێ کاک بێستون ڕەنگە لە ئێستا بەهۆی پێشکەوتنی سەردەمی تەکنەلۆژیاوە مناڵەکان نازانم ئێمە وا زیرەکتر ئەیان بینین یاخود خۆی لەخۆیان ئەم ئامێرە زیرەکانە هاتووە بەو پەنجە بچووکانیان ئەبینی کە بە شێوازێکی زۆر زیرەکانەتر لە گەورەکان بەکاری ئێنن ئەمە خۆی لە خۆیان بەکارهێنانی تەکنەلۆژیا وا ئەکا ئەگەر مناڵ بەهرەیەکی تیا بوو بەهرەکەی بکوژێ یاخود بە پێچەوانەوە هەنێ جار دایک و باوکەکانەڵەن مناڵەکەی من هەموو ئایکۆنەکانی کە لە نێو ئایپادەکەی خۆی یاخود لە نێو مۆبایلەکەی ناهەیە بە شێوازێکی زۆر باش ئەیناسێتەوە چی لێ ئەکات ئەم بەکارهێنانی تەکنۆلۆژیا بەهرەکەی ئەکوژێ ئەگەر بەهرەیەکی تایبەتی تیا هەبێ یاخود بۆ شێوازەیە کە دایکان و باوکان بیری لێکەنەوە ئەڵێ بەهرەیەکی زۆر تایبەتی هەیە بەهرەکەی پەرەپێدا خۆی تەکنۆلۆژیا کاریگەری تاو لەسەر کۆی پرۆسی ژیان داناوە حقیقەتەن بەڵام پێویستی بە ڕێخستنە پێویستی بە ڕێخستنی ژیان و شێوازی بەکارهێنانەکەی تەکنۆلۆژیا بوون لانی پۆزیتیڤێکی زۆری و لای نێگەتیڤیانی باش و خراپیەکەی هەیە تۆ ئەگەر بۆت ڕێخست بە شێوەیەکی تەنزیمی سێرەکی ئەمە یارمەتی مناڵەکەتەدا کەوا بەهرەکانی تیاب دۆزێت چونکە تەکنەلۆژیا و کارێکە بۆ دۆزینی بەهرەکان چونکە دەستگەیشتنە بە سەرچاوەکانی زانیاری ینی ئەوەی کە تۆ بە چرکێ دەست پێگە وەکو پێشتر لە کتێبێک و چەند گەڕان دەست پێ ناگەی بۆ ئێمە زۆر کات ئەگەر تۆ بەشێکی جوان دایک و باوکە سەرپەرشتی کە دایک و باوکی وشیار بێت متابعەکە دەبینین بە هەرێکی زۆر جار مناڵ لە تەمەنێکی کەمە فێری زمانە بێت فێری ڕێخست نەبێت فێری زۆر شتی کۆمیدیا بێت با بڵێن هەر کۆمەڵشتی وێنێکێشانە بێ میوزیکە بێ کۆمەڵشتکەوە کە پێشتر تۆ زۆر بە درنگ پێگەشی ئێستا بە لەمسێک و بە کلیچێک پێگەیت ئەمە سەرێکی هاوکاریکی باشەکات بەڵام بە پێچەوانیشەوە سەرێک ئەگەر بۆ ئەمە بە شێوازێک بۆی ڕێک نەخرێ دایک و باوکە سەرپەرشی نەکات و ئیداری وەزعەکەی پێنەدات دەبینی زۆر جا بە زیانی مناڵەکەشکێتەوە بە جۆرێک سەری کۆمەڵێک شتی خراپەکات چونکە من کەیسمە بووە مناڵ سەرکی ئایپادی زۆری بەکارێنە ئاسی تەلەڤیزیۆنێکی شەوی درەنگ سەیری کردووە تووشی ترس و دڵاوڕی ئەوچێکی زۆر بووە سری فیلمێکی ترسناکی کردو سری شتێکی ترسناکی کردووە کەواتە من نەوەکو بەهری پێین کردو بەڵکو کەسێتیشی لەناو بردووە بە چەندین جەلسە تا دایک و جاری دایک و باوکەی هوشیار کردو تاوەکو بکەوێتە سەر ئەوەی کەوا بزانێت کە لە چ کاتێکات ئەم مناڵە سەری تەلەڤیزیۆنەکات و چی شتێ بەکارێنەوە شتێکە لە ئایپاد و ئینەکانە ئەمە جاری دایک و باوک اینجا جاری دووەمە بێت مناڵەکە ڕێخی تاوەکو ئەو ترسا ئەو خەوفە ئەو وینە لە گیانە ئەو ترەمایەکە لە گیانە دروست بە دەری بکەیتەوە دووبارە هەنێ ئەمە جۆرێک کەسێتیشی لەناوە بەڵکو ئەمە یەکێک لایەنە نێگەتیڤەکانی تەکنەلۆژیا بۆی کە سەرپەرشتێکی باش نەکراوە بەڵام زۆر جار ئەمە بە پێچەوانەوە یعنی زۆر کات هەستە کا دایک و باوکەکە مناڵەکەی زیرەکە بەڵام ئیتر لەو زیرەکی خۆیان ئەم مناڵەت پەیوەست دەکات بۆی کە بەردەوام سعی کات و بەردەوام خەریکی وانەکانی بێت و بەردەوام هەوڵبا بڕوا لەگەڵ و کاتەکانی کەی بۆ نایڵێتەوە چەند گرنگە ئێمە زیرەکی مناڵەکە کاتێکی خۆی هەبێت کاتی بینە یاری بکات کاتی بینێ تۆزێ بۆ خۆی سەرقەڵ بێ لەگەڵ هاوڕەکانیە کاتی بینێ بۆ بە ئامێرە زیرەکەکان و مەشغوڵ بێت ئەمانەشی لێ زەود نەکەین تاوەکو ئەم مناڵە بێزار نەبێ لەو زیرەکەی کە هەیەی ئەمە تا چەند گرنگە خۆی یەک شتێ زۆر مهمە من باسی ئەم کە بەنگلیزی فڵم تایم مەنیجمنت ڕێخستنی کات لە خێزانە یەک شتێکی من لە ئەوروپا ونیتی خۆم تەجروبەیەکم بێت مناڵەکان دایک و باوکە یەک نمونە لەسەر ئەوە
دایک و باوشێک زۆربەی عادە مناڵیشانێ جگەلەوەی کە خۆی دەوامی و سەرقاڵ هەموو کات لە ئەوروپا بۆ نام کەسێک ژیانی خۆی باتەڕێەوە مناڵەکەی ئەمبینی هەفتانە ئێنە لە شوێنە گشتیەکانە لە شوێنانی کەم پێویست بوو شوێنی شانە بوو کاتی بۆ دائنا سێری شانۆکان لە باخەکانە ئیگەڕان لە بازاڕەکان لەو شوێنانی ئەوەیە بۆیە دەبێت منداڵ تەنها پەیوەست نەکەی بخوێندنەوە چونکە پێوەستی نەکەی پێویستی ناڵ بە سراحەتی مێشکە پێویستی بە یاریکردنە پێویستی بە سۆز و خۆشەویستیە پێویستی بە دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتیشە ینی تۆ ناکرێت مناڵەکە بەس سەرقاڵکی بخوێندرەوە چونکە مناڵە بەهرەمەندەکان خۆی ئەو حەزایانە خولیان تایە کە زیاتر مەشغوڵی شتەکان بریان گرنگی بەهانێشت بن بەڵام ناکرێت تۆ ئیجباری کەی لەوەی بەس بخوێنێت بەڵێ ینی کاتێک نەدی بۆ ڕیلاکسی بۆ ئیسراحەتی مێشکی چونکە ئەو مناڵەشە ئینسانێکی طبیعیە هەموو هەستەکانە هەموو هەستەکانی تێر کرێت ڕاستە دەستەکانە خۆش بێت سپاس بۆ ئەوی کە ئەمڕۆ لەگەڵمان بی بە شێوازێکی زۆر جوان بابەتەکە چی کردەوە سپاس بۆ ئامادە